سەر لە قیامەتە هەر کامێکمان بوەستێنرێ بڵێن تۆ ئەخەینە بەهەشت لەسەر مۆبایلەکەت و قورئانەکەت سەرێ بەسەر کامیانە زۆرتر شۆڕ کردووەتەوە ڵێ چی کاممان دەرەچین دی یاڵا ئاوا لە قیامەتە ئەوەستێنرێ تۆ لە بینی مۆبایلەکەت و قورئانەکەتە سەرێ بەسەر کامیانە زیاتر شۆڕ کردووەتەوە کێ دەرەچێت ها چەند قورس بووە لەسەرمان ڕوو بکەینە قورئان ها چەند ئاسان بووە ڕوو بکەینە سوەر و دنیا لە ناو مۆبایلەکانوانە بۆ درۆکەین لەگەڵ لا ئیلاهە ئیلەڵڵاه ڕاست ناکەین بەقەر درۆزنیمان لەگەڵ تەوحیدەکەمان ئاوا عقوبە ئەدرێین و کاری باشمان لەسەر قورسەکرێ کاری خراپمان لەسەر ئاسانەکرێت بۆ بۆمان ئاسانەکرێت بڕۆ تەماشای خەڵکە بکە بانگی کە بۆ فێربوونی ئاەتێ وەکو ئەوە کێوێ بێ لەسەر شانێ بەڵام بانگی کە بۆ خواردنێ دعوەتێ ڕەقسێ سەماع سەیرانێ سەفرێ سیاحەتێ جاشایەتیە کۆیلایەتیە پلە بەرزبوونەوەیە مەعاشێ دینێ دنیایەک بانگی کە بۆی بزانە لە شیان سوودە بووی دەبانگی کە بۆ نوێژێ بزان چەند قورسە لەسەری تەماشای خۆت کە بۆچی تۆ ئەمانەت لەسەر قورس بووە بەڵام شتە پەسەندەکانی لەسەر ئاسان بووە بۆچی لەبەرەوەی ڕاست ناکەی لەگەڵ لا ئیلاهە ئیلەڵڵاه کەذەبە بالحوسنى بۆیە کاروباری لە دنیاە قورس ئەبێ لە قیامەتیشە ئەگا بە سزاکەی حەدیثی پێڵێ قورسە لەسەر دڵی ناتوانێ وەریگرێت جای کاری پێ بکات کورە دانیشتن لە جومعە زۆر قورسە بۆی پشکێشکێ ناتوانێ بەڵام بەدیار دوو گۆڵیەوە دانیشە سەعاتێک و 50 دقیقە نیو ساعت کێشەی نییە پشتی نایەشێ بەدیار گۆرانیەوە دانیشێ ئەو سەرەی شۆڕەکە هەر لە دنیاە بەسەر مۆبایلەکە 3 ساعت زۆر تەبیعیشە بەلایە بەڵام بۆ عیبادەت و دین و نوێژ و قورئان خوێندن نییە